ئەوەی تەواوی جیهان و ناوەندەکانی دارایی و ئابوووریەکان لێ دەترسانوە نزیکە بەدی بێت و ڤایرۆسی کۆرۆنا و کاریگەرێنەرەکانی بەدەر لە زیانە تەندروستیە کوشندەکەی داکشان بە ئابووری جیهان دروست بکات کە ئەوەش بۆ خۆی تەواوی پلانەکان بۆ گەیشتن بە ئابووریەکی باشتر و بەهێز شکست پێدەهێنێت و بەشێکی زۆری وڵاتە خاوەن ئابووریە بەهێزەکانیش ناچار دەکات پلانەکانی خۆیان بۆ پارێزگاری لە گەشەی ئابووریان بەگڕ بخەن. ئەمە لە کاتێکدا وڵاتانی ئابووری لاواز و تازە گەشەکردووی جیهان ئاسوویەکی ناڕوون و تاریک چاوەڕوانیان دەکات. لەو بارەیەوە لا نوێترین لێدوانیدا کە لە ڕێگەی ئینتەرنێتەوە لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا پێشکەشی کرد، کریستیانە جۆرجیڤا بەڕێوەبەری سندوقی دراوی نێودەوڵەتی ڕاشکاوانە ئەوەی ئاشکرا کردووە کە ڤایرۆسی کۆرۆنا ئابووری ئەمریکا بەرەو داکشان دەبات و وا دەخوازێت بەڕەپارێکی زیاتر بۆ هاوکاریکردنی وڵاتە هەژار و خاوەن ئابووریە تازە گەشەکردوەکان تەرخان بکرێت. ئەوەی بۆ هەموو لایەک دەبێت ڕوون بێت ئەوەیە کە ئابووری جیهان دەستی بە داکشان کردووە، داکشانێک کە زۆر لە داکشانە ئابوووریەکەی ساڵی 2009 خراپترێکە. ئەوەش وای کردو دووبارە هەڵسەنگاندنەکانمان بۆ گەشەی ئابووری بۆ ساڵانی 2020 و 2021 دابڕێژینەوە. لەگەڵەوەش بەڵێن دەدەین لە ساڵی داهاتوودا تەواوی پرۆژەکانمان بخەینەوە بەرنامەی کارەکانمان و ڕەنگە لەو ساڵەشدا بەسەرکەوتن بەسەر ئەو ڤایرۆسەدا ئابووری جیهان بگەشێتەوە. $2.5 trillion. بەڕێوەبەری سندوقی دراوی نێودەوڵەتی ئاماژەی بۆش کرد کە لە چەند هەفتەی ڕابردوودا بازاری ئابووریە تازە گەشەکردوەکان 83 ملیار دۆلار زیانیان بەرکەوتووە و ڕەنگە حکومەتەکانیش بتوانن بەشێکی ئەو زیانانە لە ئەستۆ بگرن، بەڵام دەبێت بزانین کە ئەو وڵاتانە خۆیان قەرز و بارگرانێکی زۆریان لەسەرا. وتیشی سندوقی دراوی نێودەوڵەتی بڕیاری داوە بودجەی تایبەت بۆ ڕوبەڕووبوونەوەی بارە لە نەکاوەکان بۆ 50 ملیار دۆلار بەرز بکاتەوە و ستایشی پلانە ئابووریەکەی ئەمریکاشی کرد کە بە بڕی 2 تریلیۆن و 200 ملیار دۆلار ڕایگەاندووە بە پاڵپشتی گەورەی بۆ ئابووری ئەمریکا و جیهان ناوی بردووە. بە شێوەیەکی گشتی پێداویستە داراییەکانی درا بۆ بازاری ئابووریە گەشەکردوەکان پێویستیان بە 2 تریلیۆن و 500 ملیار دۆلار دەبێت. هەرچەندە لەو بڕوایش دەین کە ئەو بڕە هێشتا زۆر کەمە و ئەندامەکانیشمان داوای هاوکاری و کاری زیاترمان لێ دەکەن. ئێمەش دەتوانین بەڵێنیان بدەینێت کە لەگەڵ بانکی نێودەوڵەتی و دامەزراوە داراییەکانی تردا لە کاردا دەبین بۆ ئەوەی پلانەکانمان بەسەرکەوتووی جێبەجێ بکەین. وتە تازەکانی کریستینا جۆرجیڤا بەڕێوەبەری سندوقی دراوی نێودەوڵەتی لە کاتێکدان ڕێکخراوی گرتوەکانی هۆشداریان لە مەترسیە ئابوووریەکەی کۆرۆنەداوە و ئەوەی خستۆتە ڕوو کە زیانەکان ڕاستەقینە دەبن و چیتریش یاسا و ڕیاسا باوەڕپێکراوەکانی پێشوو سوودیان نابێت و پێویستیان بە پلان و کاری نوێ دەبێت.